ڕۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لەگەڵ مەبەڕێز ئەحمەد زۆر سپاسیابا دەبوون. تەکەم پێم بڵێ کە چاوەڕێ دەکرێت دۆخی لوبنان بەهۆی ئەو هێرشەی دوو ڕۆژی ڕابردووی حیزب اللهوە ئاڵۆزتر بێت لەوەی کە هەیە لە نێوان ئیسرائیل و حیزب الله؟ سڵاو لە ئێوە لە سڵاو لە بینەرانی بەڕێز. هەڵبەتە ئەمە پرۆسەی تونبوونی گرژیەکانە ئیمەلملانەکانە لا نێوان حیزب الله و ئیسرائیلدا لە لایەکی دیکەشەوە بەرەی مقاومە و لانێ سووریەکان و لانێ بەرەی یەمەن و بەرەی ناوچەکە بەگشتی گرجەکان تونتر بوونەوە. هەروەها ئێستا وەک دەبینین کە زۆرترین گرژیەکان فۆکەسی خستۆتە سەر حیزب الله لە ئێستادا ئەو ڕوبەڕووبوونەوە ڕوویدا. بەڵام ئەمە کێشەی کەڵەکەبووی چەندین مانگە لە نێوان ئەو هەموولانانە جارەی یەکەم بەرەوەکو بەرەی حیزب الله یەکەم کاندید بوو بۆ چوونە ناو ململانەیەکە و بینیمان کە هەندێک سەرکردە لەو نێوەندەدا کوژران و ئەو من لەو باوەڕدام بابەتەکە تەنیا بە پەیوەندی بە ئامانجکردنی بەرزایەکانی جۆلانەوە نییە، باڵکو ئەمە گرژیەکە کە دەوێت پەرەبسەنێت و فراوانبوونی چوارچێوەی کێمە بەستێت ئەم گرژیانە پەرەبسەنێت؟ ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە. من ناتوانم لە چەند توشەیەکدا کورتی بکەمەوە لێرەدا چەند هێزێکەنە کە سوودمەندن لەو ململانەی بەردەوامی ئەو ململانەیانە مندانە چێن ئیسرائیلە دەیەوێت کە جارێکی دیکە بەم بیانوە هێرش بکاتە سەر و ناوچەیە یاخود حیزب الله لوبنانیە دەیەوێت کە هێرش بکات، ینی کێ دەیەوێت ئەم پەرەسەندنانە بەردەوام بێن؟ لە ڕووی استراتیجیە ئەوەی سوودمەندە لە ڕۆژهەڵاتی نەڕاست ململانەکانی من ئێستا ڕووسیای تێدایە. ئێمە بە پێویستە دوورتر بڕوانی سەیری چین بکەین، سەیری ململانەی نێودەوڵاتیەکان بکەین کە لە کاتێکدا هەندێک لایەن دەیانەوێت کە ئیستیغلالی جەنگی غەزە بکەن بۆ ئەوەی شوێن پێی خۆیان زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەنەوە. ئەوانی دیکە دەیانەوێت واتە ئەوە ئەمە ململانەی کەڵەکە بووی چەندین ساڵی دوور و درێژە. ئێمە نابێت تەنیا کەواتە با پرسیارەکە بە جۆرێکی دیکە بکەم بەڕێز یاسری، پێتان وایە ئیسرائیل کە وەک خۆیان دەڵێن چەند پلانێکمان لەبەردەستە وەڵامی ئەو هێرشەی دوو ڕۆژی ڕابردووی حیزب الله دەنەوە؟ باڵێ بەدڵنیاییەوە باڵێ من لەو باوەڕەدام، باڵێ من لەو من پێم وایە کە ئەمە دەبێتە هۆی پەلکێشکردنی لوبنان بۆ نێو جەنگی حەماس و ئیسرائیل؟ ئەمە بابەتی چوونە لوبنان بۆ ناو جەنگ پێویستە بە بڕوای من پێویستە پاڵپشتی ئەمریکا لەسەر ئەو بابەتە بێت بۆ ئەوەی لوبنان پەلکێشی ناو ئەو جەنگە بکرێت. بەڵام تا ئێستا هیچ کەسێک ناتوانێت هەڵسەنگاندن بۆ ئەو بابەتە بکاتن ئاخۆ لە داهاتوودا لوبنان پەلکێشی ناو جەنگەکە دەکرێت یاخۆت نا، چونکە پەیوەندی بە پاڵپشتی ئەمریکاوە هەیە. باشە، بەڵام ئەمریکا هەر ئێستا لە کۆشکی سپیەوە ڕاگەنراوێکی هەیە کە دەڵێ ئێمە سیاستمان بەرامبەر بە جۆلان نەگۆڕیانی بە جۆرێک لە پشتیوانی کردنی ئیسرائیل بەردەوامە. پێتان وایە کە ڕێگە دەدەن ئەم هێرشە فراوانتر بێ یان ئەم جەنگە فراوانتر بێ؟ من پێم وایە کە ئەمریکا دەیەوێت بازنەکە بچووکتر بێتەوە. بەڕاستی هیچ کاتێک پاڵپشتی لە فراوانتربوونی جەنگەکە ناکات، تەنانەت ئەگەر بۆ بانگەشەی هەڵبژاردنیش بێگوتارەکە. بەڵام لەو چوارچێوەیەشدا هەر
من پێم ناچێت چ لە ئیدارەی کۆماریەکان یاخۆ دیموکراتەکان بانگەشە بۆ ئەوە بکەن کە جەنگەکە فراوانتر بێت بەڵام بەرزایەکانی جۆلان وەک ئێمە هەمومان دەزانین ئەوە ناکۆکیەکی دوور و درێژی مێژووییان هەیە بووەتە خاڵی ناکۆکی لە نێوان بەڵام بە بڕوای من ئەمریکا ڕێگە نادات کە بازنەی ململانەکان فراوانتر باشە ئەمریکا ناوێ بازنەکە فراوانتر بێ بەڵام ئەی بەرەکەی دیکە بۆ نمونە مقاومەی ئیسلامی حزبوڵای لوبنانی کە ئێستا مقاومەی ئیسلامی هەڕەشێوە دەکات دەڵێ ئەگەر هێرش بکرێتە سەر حزبوڵای ئەمە بێ وەڵام ناوەستین وەڵامی دەدەینەوە بەرەکەی دیکە هۆکار نابن بۆ ئەوەی کە ئەم جەنگە فراوانتر ببێت ئەوە چونکە ئەمریکا خواستی ئەوەی نییە کە فراوانتر ببێت بۆیە من پێم وایە ڕاستە بەرەی مقاومەش چەند جم و جوڵێکیان هەیە ئەوان هەڕەشەی ئەوە دەکەن کە ئێمە بازنەی جەنگ فراوانتر دەکەین و هێرشەکانمان چڕتر دەکەینەوە و پاڵپشتی لە حوسیەکان دەکەین و لە حەماس دەکەین بەڵام ئەمریکا خواستی لەسەر ئەو بابەتە نییە بۆیە من بابەتەکە تەنیا پەیوەندی بە حەماسەوە نییە وەک هەمومان دەزانین بابەتەکە فرە ڕەهاندە باڵی بۆ لە چەند شوێنێک هەیە لە چەند شوێنێکی ناوچەکە هەیە ئەو هەروەها وەک بینیشمان کە ئیسرائیل هاوپەیمانێکی بەریتانیا بوو لە کاتێکدا وەڵامی خۆیان بۆ حوسیەکاندایەوە لە دەریای سوور ئامە وەک دەڵێن تۆڵە بە تۆڵەیە سیاسەتی تۆڵە بە تۆڵەیان ئەمە هاوکێشەی جەنگە بەو شێوێ ئەو هەر یەکێکشیان بۆ بەرژەوەندی خۆی بۆ پارێزگاریکردن لە خۆیان وەڵام دەدەنەوە ئەو وەڵامانەی کە ڕۆژاواش دەیداتەوە لە پێناو وەڵامدانەوەیان بوو بۆ ئەو هێرشانەوەتە سەر بۆ خستنەڕووی بۆ چوونەکانت بەڕێز یاسری شرۆڤەکاری سیاسی ئەحمەد یاسری لە سیدنی لەگەڵم بووی دەست خۆش.